بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. سەرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێم و دەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو سیفەتە بەرزەکانی خۆت، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی ڕۆژووی مانجی ڕەمەزانی هەموو لایەکمانت قبول کرد بێتن و تاعەت و عیبادەتی هەموو لایەکت وەرگرت بێتن. یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی ئەو جەمعە و ئەوەی کە گوێبیستمانە و دایک و باوک و خزم و کەسی هەموو لایەکمان لە ئەجر و پاداشتی شەوی لەیلەتول القەدر بێبەش نەکەی. خوایە عاقبەت خێرمان بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، و تەمەنمان پڕ بەرەکەت بکەی، و تەمەنمان درێژ بکەی لەسەر عەمەلی ساڵح، بۆی کە چەند ڕەمەزانێکی دیکە و چەند لەیلەتول القەدرێکی دیکە بە قسمەتمان بێتن ئینشاء الله تعالى. برایانی بەڕێز، پێم خۆش بوو ئەمڕۆ بچینە مەجلیسێک، بەڵام مەجلیسێک کە مەجلیسی هیڕەقل لەگەڵ ئەبوو سوفیان پێشەوەی کە موسڵمان بێت. ئەگە تەماشای مێژووکەن، ئەو کافر و بێدینانەی ئەو سەردەمی زۆر پیاو بوون، ئەنێگە قیاسیان کەی بەو خەڵکە دەغەڵ و منافیق و خەڵکە دوو ڕۆی ئێستا عاسمان و ڕێسمانی فەرقە. ئەنی کافرەکانیشیان پیاو بوون، بە زەمیر بوون، ڕاستگۆ بوون، چکۆ بەڕاستی هەندێک صفەت و ئەخلاقیات هەیە کابرای کافریش پێی عەیب بووە ئەو صفەت و ئەخلاقیانەی تێدا مەوجود نەبن. پێی عەیب بە درۆ بکاتن، پێی عەیب بۆ خیانەت بکاتن، پێی عەیب بۆ مەسەلەن بۆ نمونە دزی بکاتن. هەندێکیان هەر لە جاهیلی پێیان عەیب بۆ مەشروب بخۆنەوە زینا بکەن. یعنی هەندێک صفەت و خەسڵەت هەن ئینسان بەڕاستی کاتێک کە دەچێتە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دیڕاسەی دەکەی، تەماشە دەکەی کە ئەو بەشەریەتە ئەو سەردەمەی بەڵێ هەندێک خەسڵەت و صفەتی خراپی تێدا بوون، بەڵام هەندێک خەسڵەت و صفەتی جوانیشی تێدا بوون. برا بەڕێزەکانی خۆم، هێڕەقل پێشەوەی بچینە خزمەت حەدیسەکەی، طبعاً حەدیسەکە بە دوور و بەردرێژی لە بوخاری داهاتووە. هێڕەقل چێە؟ پێم خۆشە پێشەوەی کە بچینە مەجلیسەکەی دابنیشین گوێی لێ ڕابگرین، بابی ناسین. هێڕەقل دوو پۆستی هەبوو، کو دەڵێ هەم پۆستێکی دینی هەبووە و پۆستێکی حکومیشی هەبووە. ئەو پیاوە پۆستی دینیەکەی ئوسقوف بووە. ئوسقوف لە ناو دینی نەسڕانیەکاندا بەرزترین پلەی، وەکو بڵێ کو لە ناوێمە دەڵێ ئەوە سوختەیە و ئەوە فەقێیە و ئەوە مەلایە و ئەوە شەیخ الئیسلامە و ئەوانە ئیوان گەورەترین پلەیان ئەو پلە بووە ئەو کاتەی، و بەرپرسی هەموو کەنیسەکانی شام بووە. بەرپرسی هەموو کەنیسەکانی شام بووە. پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسسەلام نامەی بۆ دەنێریتن، کە نامەی بۆ دەنێریتن ئاوات تەوجیهی دەکا نامەکەی، وەکو گوتم کە بەرپرسی حکومیش بووە لەوێن دەرێ لە ناو ڕۆمەکان، بۆی دەنووسێتن ئیلا عەظیم الڕوم، لە بۆ گەورەی ڕۆمەکان. برا بەڕێزەکانی خۆم، ئەو پیاوە طبعاً زۆر شارەزا بووە لە ئینجیل و تەورات. کە زۆر شارەزا بووە لە ئینجیل و تەورات، خەسڵەتێکی دیکەش هەبوو، عیلمێکی زۆری هەبوو لە ئەستێرەناسی. عیلمێکی زۆریشی هەبوو لە چی؟ لە ئەستێرەناسی. ئینتیزاری دەکرد کە دەیزانی پێغەمبەری ئاخیر زەمان دێتن. لەبەرەوە ڕۆژێک دەڵێ لەگەڵ
ابن ناطور كأويش صاحب إليابو هرقل ئەلەوێن دەرێت چۆ ئیلیا تەماشای کرد بۆ بەیانیەکەی وەزعی زۆر تێکچوو بوو هێڕەقل حتا دەڵێ ئەو بەتاریقانەی کە لە دەوروبەرەی بوون گوتیان وەڵی هەر وەزعت تەواو تێکچووە دەموچاوت تێکچووە چییە چ شتێکی گرنگ ڕوویداوە ئاوات لێ هاتووە وتی وەڵی ئەم شەو تەماشای ئەستێرەکانم کرد گەورە و مەلیکی ئەوانەی خەتەنە دەکرێن دەسەڵات و وەکو بڵێ هاتۆتە سەر دەسەڵات و دەسەڵاتی گرتۆتە دەست کە پێغەمبەری ئاخر زەمانە و هاتووە تەبەنە و کاتێوە نەبووە سەتەلایت بێتن لە ئەو پەڕی دنیا شتێک ڕووبداتن فەورەن سەوت و سوورە بگات ئێرانە تەبەنە و حادیسەیە لە نێوان ساڵی شەشی هجری ئەلەو ساڵانەدا بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوڵحی حودەیبیەی مۆر کردووە لەگەڵ قوڕەیشەکان ئەلەو کاتەیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نامەی بۆ هەموو مەلیکەکانی دەوروبەرنا تەبەنە و پیاوە گومان هەیە لە ئایا موسڵمان بۆیان بە کافری مردووە کاتێک کە ئەو خەبەرەی دەزانیتن کە تەماشای ئەستێرەکان دەکات و دەزانێت کە محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە ناردووێتی گومانی هەیە داخۆ لە چێ بێتن دەڵێ چێ خەتەنە دەکەن خۆ دەزانن خەتەنە چییە پیاوەکانیان دەڵێن قوربان جوولەکە پێی دەڵێن زۆر خەفەتان مەخۆ لە ناو جوولەکەکان ئەمر بکە جوولەکە کەمن هەر هەمان قەتڵ و عام کەن لە مەملەکەتی خۆت دوای مەلیکی غەسان نوێنەرێکی دەنێریتە لا کە باسی پێغەمبەری بۆ دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پیاوە عەرەبە کە باسی محەممەد الموستەفای بۆ دەکا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە ناردوێتی و ئاوا و ئاوا و ئاوا دەڵێ لە چێ هاتووە دەڵێ لە ناو عەرەبەکان دەهاتووە دەڵێ ئەتوش عەرەبی دەڵێ ببینە ئەو دیوی تەماشای کەن داخۆ سونەت کرایە دەیبەنە ئەو دیوی تەماشای دەکەن دەڵێ بەڵێ قوربانەوە سونەت کراوە لە ناو عەرەبەکانیش لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەو سونەتە ما بۆ عەرەبەکان خەتەنەیان دەکرد دەڵێ هێڕەقل چۆ حومس و لە بەرەندێ گوتم با تەواو ئەو پیاوە معلوماتێکی کۆکەینەوە ئەو جا دەچینە خزمەت حەدیسەکەی چووە حومس لە حومس هەموو دەسەڵاتدارەکانی ڕۆمەکانی کۆکردنەوە بردنیە قاعەکی لە قاعەکەی دەرکەی قفڵدا قسەی بۆ کردن فەرمووی یا مەعشەرە الڕوم ئەی وەکو بڵێ پیاو چاک و دەسەڵاتدارانی ڕۆم هەل لەکم فی فەلاح وەڕوشد دەتانەوێت سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتان بن وأن يثبت ملككم ودەتانەوێت دەسەڵاتتان لە دەستدا بمێنێتەوە ئەها پیاوی عاقڵ چەند لە خەمێ میلەتی خۆیدایە خەڵکەکەش هەمووی گوێیان لێ ڕاگرتووە فەرمووی فتبايعوا هذا النبي هێشتا نەیبینیوە ئەو پێغەمبەرە بەیعەتی پێ بکەن ئیمانی پێبینن هەر ئەوەندە بوو لە زاری هاتە دەر دەفەرمون فحاصوا حيصة حمير الوحوش إلى الأبواب دەڵێ چۆن گوێ درێژ پەرژینێکی قایم بێ لە مەجلی دەستیان کردە زەڕەزەڕ دەڵێ وەکو گوێ درێژی وەحشی دەستیان کردە زەڕەزەڕ و دەنجیان بەرز کردەوە و ڕایان کرد لە بۆ دەرکەی بڕۆنە دەرەوە ئەویش دەرکەی قفڵ کردبوو کە مەوقیفی وانی ئاوا بینی زانی ئەوانە ئیمان ناینن پێی گوتن گوتی وەرن گوتی ئەو بەزمەی مەکەن کاکە گوتی منویستم من گۆ تاقیکەمەوە داخۆ بە دوای ئەو پێغەمبەرەی دەکەون یان ناینە هەر لەسەر دینی خۆ دەمینەوە ئەمن هەر بۆم بۆ ئەنگۆ تاقیکەمەوە جا دەڵێ کە زانیان ئەوان وایان زانی کە هێڕەقل ئەوانی تاقی کردوەوە دەڵێ سوزدەیان بۆ برد و دەرکەی لێکردنەوە چوونە دەرەوە
طبعا لە زۆر قسەیە لەسەر مسلمان بوون و نەموسڵمان بوونی ئەو ئیشیمەنی ناچینە سەری. بینە سەر حەدیسەکەی برانی بەڕێزم کە ئەو وەزعی بینی هێڕەقل نەفەرێکی تێگەیان تی بڕۆن لە بازار بزانن داخوا عەرەب و شتوا لە دەستان کەوت عەرەبانم بۆ بینن. قەدەری ئەو خوایش طبعا ئەو حەدیسە بۆ سوفیان دەجێڕیتەوە کە بۆ خۆی حەدیسەکە مەسەلەنەوە بۆ خۆی لەگەڵدا بووە. دەڵێ هاتن لێیان پرسین ئێمە عەرەبین و لە مەککەی هاتوین و لە تەماشایان کردین فەحسیان کردین داخۆ سونەت کراوین یان نا تی سونەت کراوین و پێشە خۆیاندا نەمان دەزوتیان لە بۆ لای هێڕەقلی بە حەقی قورئان و زەکە خەتەرە. دەڵێ چوین هێڕەقل ڕووی تێکردین گوتی چێ لێ ئێوە لە هەمانتان نزیکترە لە محەممەد کە ئیدعای پێغەمبەرایەتی دەکات عليه الصلاة والسلام. أبو سفيان فرمووی ئەمن خزمی ئەو ترجمانێکی لەکن بوو گوتی پێی بڵێ با بێتە پێشەوە. ئەبوو سوفیان هاتە پێشەوە بە تەرجومانەکەی گوتی ئەو خەڵکەی کە دەگەڵیدا پێیان بڵێ با لە پشت ئەبوو سوفیانی ڕاوەستن. ئەمن کۆمەڵە پرسیارێکی لە ئەبوو سوفیانی دەکەم ئەگەر خەڵچینە ئەبوو سوفیان درۆی دەگەڵ کردم ئەنگۆ لە پشتەوە ئیشارەتەکەم بدەنێ بڵێ درۆی کرد. پیاوێکی زۆر عاقڵ بۆ هێڕەقل یعنی عەقڵەکەی لە حەد بەدەر بۆ بەڕاستی. ئەبوو سوفیان چ دەڵێتن؟ دەڵێ وەڵڵاهی بەتەما بووم کۆمەڵە درۆیەکی هەڵبەستم لەو بۆ پێغەمبەری عەلەیهی سەلام چونکە هێشتا موسڵمان نەبوو ئەبوو سوفیان تی بەتەما بووم کۆمەڵە درۆیەک بکەم لەسەر شەخسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام کە ئەو خەڵکەی لە پشتە مندانە گوتم بەو خودایە هەر درۆیەکی بکەم ئەلێوێن دەرێ یەک ئیشارەتی دەن دەڵێ کاکە ئەها گڵۆپی سۆر پێ بوو حیا و ناموسم دەچیتن لەبەرەوەی بڕیارمدا هیچ درۆیەکی نەکەم. دەی ئەبوو سوفیان ڕاوەستاوە و خەڵکەکەشی لە پشت ڕاوەستاوە یەکەم پرسیاری کە لێ دەکاتن هێڕەقل لە ئەبوو سوفیانی دەڵێ کەیفە نەسەبوه فیکم نەسەبی ئەو پیاوەی چۆنە کە ئیدعای پێغەمبەرایەتی دەکاتن. قلت هو فينا ذو نسب لەناو ئێمە لە بەرزترین و لە ناسراوترین خانەدانەیە. طبعاًەوە ئەوەی کە نەسەبی پێغەمبەری بخوێنیتەوە عەلەیهی سەڵات وسەلام بەرزترین نەسەب بۆ لەناو قوڕەیشدا. ئەو پرسیاریەکەم جا تەماشەکەم پرسیارەکانی چەند بە عاقڵانە وردی چونکە ئەو پیاوە پێشەوەی کە پێغەمبەر بناسێ عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی کە پێغەمبەر بێ ئینتیزاری دەکرا و پێغەمبەرە دێتن بەس نەیدەزانی لە چێیە. ئەوجا قال فهل قال هذا القول منكم أحد قد قبله تی لەناو ئەنگۆدا لەناو عەرەباندا پێشەوی کەس ئیدعای پێغەمبەرایەتی کردیە؟ ها؟ تی نەخێر. دەفەرمێ پرسیاری سێمی فهل كان من آبائه من ملك باب و باپیرانی کەس مەلیک بوون کەس دەسەڵاتدار بوون؟ تم نەخێر. ئەو سێ پرسیارانە با لە سەریان ڕاوەستی دێنی ئێستا وردە وردە. طبعاً هێڕەقل دوایە بۆ خۆی دێتن وەڵامی پرسیارەکانی بۆی شەڕح دەکاتەوە بۆ ئەبوو سوفیانی دەڵێ ئەبوو سوفیان دەڵێ ئەو سێ پرسیارانەوە دێنە سەری دیکەشی دەڵێ هیچ پێغەمبەرێک خوای گەورە نەیناردووە ئیلا حەسەب و نەسەبێکی پاک و ناودار و خەڵکێک بۆ کە خەڵک بە پاچی و بە جوامێری و ئەوانە ناسراون. کە پرسیارم لێ کردی دەڵێم لەناو ئێوەدا کەس هەبووە ئیدعای پێغەمبەرایەتی بکاتن؟ تت نەخێر. تو مەگەر وا بێ لەوانەیە چاو لێکەری بێتە نەویش گۆت بیتی کاکە بامیش چاو لە فڵان کەسی بکەم ئەو ئیدعای پێغەمبەرایەتی کردی بامیش ئیدعای پێغەمبەرایەتی بکەم. کە لێم پرسی دەڵێم هیچ لە باو باپیرانی مەلیک و دەسەڵاتدار بوون
تت نەخێر وتم ئەگەر مەلیک و دەسەڵاتدار بوون بێوێتن لەو ڕێگایەی مڵک و دەسەڵاتی با و باپیرانی خۆ جارێکی کە زیندوو کاتەوە کەواتە ئەو سێ خاڵانە هەرسێک دەلالەت لەسەر پێغەمبەرایەتی و پێغەمبەرە دەکەن عليه الصلاة والسلام طبعا ئەو مەجلیسە مسلمانی تێدا نیە برایانی بەڕێزم ئاگاتان لەوەی بێ ها ئەو مەجلیسە چێیە ئەبوو سوفیانە کە هەتا سەر ئێسقان دوژایەتی پێغەمبەری دەکرا عليه الصلاة والسلام هێڕەقل مەلیکی ڕوومە لە شام لەبەرەوە دەڵێم کافرەکانی ئەو سەردەمی زۆر بە ئینساف بوو بەرامبەر بەچێ بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەوانەی ئەو زڕە مسلمانانەی کە بەناو لەسەر هەویەشیان نووسراوە مسلمان ئەو ئینسافیان نیە بەرامبەر بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەرامبەر بە دینی خوا تبارك وتعالى هەویەکەی لێ وەربگرن لەسەر نووسراوە مسلم بەڵام سەد خۆزگەی خوای بە قوربانی ئەبوو سوفیانی ئەو کاتێک چونکە هێشتا کە مسلمان بوو سەحابەی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام و هێڕەقلی کە دەسەڵاتدار و مەلیکی ڕۆم بوو ئەو جابرایانی بەڕێزم پرسیارێکی دیکەی لێ دەکاتن دەفەرمێ چێن ئەوانەی کە بەدوای دەکەون ئەوانەی کە فەقیر و هەژار و عەبد و بەندە و ئەوانن یان دەسەڵاتدارەکان و دەوڵەمەندەکان و خوا پێداوەکانن فەرمووی ئەوانن کە فەقیر و هەژار و عەبد و بەندە و ئەوانن بەدوای دەکەون فەرمووی ئەتباعی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لە هەموو پێغەمبەران هەمووی ئەوانە بوون بۆ چونکە ئەسڵەن پێغەمبەران هاتوون عەلەیهیم الصەلاة وەسەلام کۆیلایەتی و عەبدایەتی و بەندایەتی نێڵن هاتوون خەڵکی ئازادکەن خەڵکی ڕزگارکەن ڕاستە و خۆش ئازادکردن و ڕزگارکردنی عەبد و بەندەکان لەگەڵ دەسەڵاتداراندا تێک دەگیرە لەبەر ئەوانەی کە دەسەڵاتدار و ئەوانەی کە خاوەن مەسلحەت بوون بەرژەوەندی خۆیان لەوەی نەدەبینیەوە کە بە دوای پێغەمبەران کەون عەلەیهیم الصەلاة وەسەلام دژایەتی پێغەمبەرانیان دەکرد تەعزیبی ئەوانەیان دەدا کە موسڵمان دەبوون کە فەقیر و هەژار و نەدارەکان ئەو جابرایانی بەڕێزم دەفەرمی ئاگاو لە پرسیارەکان چەند بەدیقەت لێ دەکاتن زیاد دەبن یان کەم دەبن فەرمی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبن فەرمی ئەوە دینی خوای گەورە وایە پەیامی خوای گەورە وایە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات برا عەزیزەکانی خۆ با مژدەکتان بدەمێ مژدەی من نیە ئەوە مژدەی خوای پەروەردگارە تەبارەک وتەعالا مژدەی پێغەمبەری نازدارە عەلەیهی الصەلاة وەسەلام والله ثم والله ئەو دینە جارێکی دیکە دێتەوە مەیدان دەبێتەوە خاوەنی دەسەڵات مسلمانان جارێکی دیکە دەسەڵات دەگرنەوە دەست خوای گەورە تەبارەک وتەعالا مسلمانان عەزیز دەکاتەوە جارێکی دیکە خوای گەورە تەبارەک وتەعالا ئەو عیسایەی کە عەلەیهی السەلام بە زیندووی هێشتوویەوە لە بەهەشت لە ئاسمانی دووەم پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بە خزمەتی گەیشت یەکەم جار کە لێرانە باسمان کرد ئیسرا و میعراج دێتەوە جارێکی دیکە بەگەشت ئەو دەغەڵ و بەگەشت ئەو بێباوەڕ و بەگەشت ئەوانەدا دەچن کە ئیدعای شوێنکەوتووی عیسا دەکەن عەلەیهی الصەلاة وەسەلام ئەو زوڵم و ستەمەی لەسەر دنیا نامێنیتن عەدل و ئینساف و تەقوا و دینداری جارێکی دیکە بڵاو دەبێتەوە دڵت بەوەی خۆش بێ ئەتۆ کە ئەمڕۆ کە بڵێ وەڵا کاکە بۆ لەو سەر ئەتۆ لە ئێستانەکەەوە ڕێخۆشکردناکەی بۆ ئەو دەسەڵاتە بۆ گەڕانەوەی ئەو شکۆیەی دەبێت چ خێرێکت پێ بگات هەر مسلمانێک پیاو بێیان ژن بێ گەنج بێیان پیر بێتن ئەگەر بەقەدەر نوکە دەرزیەک ئەو هەوڵە بداتن جارێکی دیکە ئەو شکۆیە بگەڕێتەوە بۆ دینی خوا دەبێت سپلە و پایەکی بۆ دەستکەوێت
چ خێرێکی بۆ بنووسرێت. ئینسان لەو قافڵە و لەو کاروانەی جێ نەمینیتن باشە. ئەو جا پرسیارێکی دیکەی لێ دەکا برایانی بەڕێزم، دەفەرمێ فهل يرتد أحد منهم سقطة لدينه ما شاء الله دەڵێ کەس هەڵگەڕاوەتەوە لەبەرەوەی دینەکەی بەدڵ نەبووە، دینەکە دینێکی خراپە. ئەها جوولەکەکان نییە؟ ئەو جوولەکانە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک دەغەڵ و منافق و دووڕویان دەناردنە ناو مسلمانان لە مەدینەی، دەیگوت و بڕۆ مسلمان بە، دانی بەیانی مسلمان بە، دەگە مسلماناندا بە ئێوارەی وەرەوە کافر بە. بڵاو بکۆ دەڵێ وەڵا کاکە چوومە مندانە ڕۆژێکیان دەگرامەوە دینە بەکەلک نەدەهات. کەلکی وەی نییە کابراوە گەڵی کەویتن. خوای گەورە فەزحی کردن. خوای گەورە تەبارەک و تەعالا ئاەتی دەربارەی ناردنە خوارەوە. دەکرێ برایانی بەڕێزم ها پرسیارەکە زۆر وردە. کەس هەڵگەڕاوەتەوە لەو دینەی لەبەرەوەی ئەو دینە بەکەلک نایە، چێن دەری بەکەلک نایە ئەو دینە؟ گلەیت لە چێن دەرێ ئەو دینەی هێوەرە؟ گەورەترین عالمی کە لە علمی بڵێ وردەکاری منداڵ و دروستبوونی منداڵ و ئەوانە دەڵێ لە هندستان هێشتانەکە ئیعلانی موسڵمانەتی خۆی نەکردووە، بەڵام پاش ئەو ئاەتانەی کە بینینی کە باسی مەرحەلەی دروستبوونی نوتفە و مۆدغە و ئەوانە دەکاتن، ئەوەی کە ئەو بە 20 ساڵ پێی گەیشتووە 1400 ساڵ پێش ئێستا خوای گەورە باسی کردووە. چێش باسی کردو بۆ چێشی ناردووە؟ بۆ پیاوێکی نەخوێندەوار کە نازانی ناوی خۆی بنووسیتن. دەڵێ لەو کۆنگرەیەدا قسە دەکاتن، دەڵێ ئەو شتانە کە ئەو مەراحل و ئەوانە دەسەڵات و قودرەتێکەیە کە لە سەرووی دەسەڵات و قودرەتی هەموو ئینسانەکانە کە خوایە. لێی دەپرسن دەڵێ کاکە تۆ قسانەی کە دەیکەی ئەوەی هی مسلمانانە، ئەتۆ مسلمان بووی دەڵێ نەهێشتا ئیعلانی مسلمانەتی خۆم نەکردو، بەر هەندێک فشاری کۆمەڵایەتیم لەسەرە، بەڵام پێتان سەیر نەبێتن کە ڕۆژێک لە ڕۆژان گوێتان لێ بوو ئیعلانی مسلمانەتی خۆم کردووە، چکە دینێکی حەقە. ئینسان بە ئینسافەوە برانی بەڕێزم ئەوە ناکەوە چ کابرای گوتی ئەوەی کە بڵێ کاکە ماست سپیا و هەر بڵێ ڕەشە. ئەو دینە چونکە لەلایەن خواوە هاتووە، هیچ کەسێک ناتوانێت ڕەخنە لە فەقەڕەیەکی بگرێت، لە شتێکی بگرێت، چونکە لەلای ئەحکەم الحاکمینەوە هاتووە. بەڵام دەکرێت کابرا دەبینی لە بۆ تەماح هەڵگەڕێتەوە، دەکرێت کابرا لەبەرەوەی فشار و لێی دەدەن و تەعزیبی دەدەن هەڵگەڕێتەوە مرتەد بێتەوە، دەکرێت کابرا لەبەر خزمایەتی هەڵگەڕێتەوە. ئەومان هەموو بینیون لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. قەبیلەی موسەیلەمەی کەذاب دەیانگۆ وەڵای کاکە درۆزنەکەی خۆمان پێ باشترە لە ڕاستگۆی قوڕەیشیان، عەشایریە و پشتی خزمەکانی خۆت بگرە و عەشرەتەکەی خۆت لە عاردی مەدە کوڕەکە خزم و کەسی خۆت دابە، قڕوە سەر چێوە چووی. بەڵام پیاوێکی وەکو بیلالی حەبەشیشمانەیە کە پیاوێکی نەبەرد و پیاوێکی چاو نەترس و چکە عەبدیش بووە، چەندی لێی دەدەن دەڵێ هیچ کەلیمەیەکی نەزانی وەلەوەی کە بزانی زیاتر دڵی نەیاران و کافر و بێباوەڕان ناڕحەت دەکا لە ئەحەدون ئەحەد. بۆ دەڵێ ئەحەدون ئەحەد؟ تاکو تەنیایە تاکو تەنیایە، بۆ هەر لە کەعبەیدا 360 خوایان دانابوو. ئەو جا پرسیارێکی دیکەی لێ دەکا برایانی بەڕێزم، پاشەوەی کە دەفەرمێتن نەخێر هیچ کەسێک تا ئێستا هەڵ نەگەڕاوەتەوە لەو دینەی کە بێتم بڵێ وەڵای کاکە ئەو دینە بۆ من نوێژی بەکەلک نایە، ڕۆژووی بەکەلک نایە، بەخوا زەکاتەکەی بەکەلک نایە، حەجی بەکەلک نایە، هێشتانەکەش ئوموری دین هەموو دانەبەزی بوو. پرسیارێکی دیکەی لێ دەکاتن، ئەو پرسیارە زۆر عەجایبە، دەڵێ پێشەوەی کە ئیدعای پێغەمبەرایەتی بکاتن درۆتان لێ بینیوە؟ ئەوە بۆ سوفیانە ڕاوەستایە و مووقیفەتان لەبەر چاو بێ، خەڵکیشیان لە پشت ڕاوەستاینە. دەڵێ نەوەڵڵا نەک هەر درۆمان لێ نەبینیوە،
لناو ئێمە بە صادق الأمين مەشهور بوو دەڵێدات خوا ئەبوو سوفیان عقل قبولەکە کابرا درۆ لەگەڵ عەبدەکان نەکات و لەگەڵ بەندەکان نەکات درۆ لەگەڵ خوای بکاتن دەچێتە عەقڵی ئەبوو سوفیان ناوە ئەی کابراگە ئامادە نەبی لەگەڵ بەندە و عەبدەکان درۆیەکی بکاتن لە ناوەنگۆدا 40 ساڵی ڕەبەق ژیاوە درۆیەکتان لێ نەبینیوە ئامادە نەبوو درۆیەک بکاتن لە بۆ هیچ بەرژەوەندێکی دنیایی ئەی معقولە کابرا بێتن ئەو فیلە درۆی هەڵبەستیتن بە زاری چێش بڵێ خوای گەورە تەبارەک و تەعالا وای فەرمووە دی ئەوش ناچیتە عەقڵ ئەبوو سوفیان باشە لێرانە دەڵێ شەڕتان لەگەڵی کردووە توی بەڵێ چۆن بوون وتی وەڵا هەندێک جارە مەسەرکەوتون هەندێک جارە سەرکەوتی ئەوە سونەتی ئیلاهیە هەندێک جاران هەموو جارێ هەر پێغەمبەران سەر ناکەون هەموو جارێ شەر لە ژێرەوە نینە هەندێک جار سەر دەکەن و هەندێک جاریش ئەوە دەکەن ئەی لە وەعد و بەڵێنیش دوانە ئەبوو سوفیان ئەلێرانە دەڵێ فورسەتێکم دەستکەوت هیچ گوتی بەڵێ بەڵێن و وعدێکمان هەیە اتفاقێکمان لەگەڵێ بەس نازانین داخۆچەکە ئەوەندە دەڵێ ئەوەندەم فورسەتێکە بوو ناواخنێکی تێباخنم نازانین داخۆچ دەکات ئەو جارە کە برا بە ڕێزەکانی خۆم کاتێک کە ئەو پیاوە دێ دەڵێت داوای چتان لێ دەکات هەندێک شتی ئەو دینەم پێ بڵێ چی لەسەر داناوە دەڵێتن پێمان دەڵێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە تاک و تەنها بپەرستن شرکی بۆ بڕیار مەدەن و واز لەو قسە و قسەڵۆکی باو باپیرانتان بینن مەڵێ وەڵا من باو باپیرانمان ئاوایان گوت و ئاوایان کردو لە سەریوان دەمینون نە وەرن خوای گەورە تەبارەک و تەعالا بپەرستن شرکی بۆ بڕیار مەدەن خوای گەورە تەبارەک و تەعالا شایستەی هەموو گەورەی و عەزەمەت و ئیجلالێک ئەوجا پێمان دەڵێ کە نوێش بکەین پێمان دەڵێ کە ڕاستگۆ بین پێمان دەڵێ کە داوێن پاک بین پێمان دەڵێ کە سیلەی ڕەحم جێبەجێکەین خوا حەقی ستایش نین ئەو کافرانەی ئەو سەردەمی کە بڵێن وەڵاهی بەڕاستی بە ئینساف بوون هیچ مسلمانێک لەوێ نەبووە بەڵام بەس لەبەر ئەوەی ئەبوو سوفیان دەترسا بە درۆی بیننەوە هیچ درۆی نەکردن لەو مەجلیسەی ئەوانەی دیکەش لە پشتیەوە خۆ کافر بوون وەکو ئەبوو سوفیانی خۆ ئەبوو سوفیان بڵێن نەک بڵێ کاکە وەڵا با من درۆیان بکەم ئەویش وەچ کابرای گوتی هەرچی درۆیەکم کردەویش مۆری لێداتم بڵێ تەواوە کاکە قسەی ئەبوو سوفیانیە ئەها دەیزانی کافرەکانی پشتەوەشی ڕاستگۆن و ئامادەنین درۆ بکەن لە مەجلیسێک کە ئەبوو سوفیان درۆی ابتیدا بکات نوێش بکەن ڕاستگۆ بن داوێن پاک بن سیلەی ڕەحم جێبەجێ بکەن ئەوجا بە تەرجومانەکەی دەڵێ پێیان بڵێ ئەوەی پێم گوتن هەمووی پێگوتنەوە دەڵێ ئەبوو سوفیان قسەیەکی زۆر گرنگ دەکاتن هێڕەقل دەڵێ ئەبوو سوفیان کە پێم گوتی هەر کەسێک بزانە داخۆ ئایا وەکو گومان و شک و ئەوانە ناڕازی بوونی لە دینەکەی هەڵدەگەڕێتەوە یان نا ئیمان ئەو قسەی هێڕەقلیە دەڵێ ئیمان طەبیعەتی وایە ئەگە چوە ناو دڵی ئینسان لە ناو دڵی ئینساندا جێگیر بوو مرتەد نابیتەوە لەبەر هەندێشەکە تەماشە بکەن هەموو ئاەت و حەدیسەکەن کە باسی منافقان دەکات ئیمانەکە نەچۆتە ناو دڵیان ئاها خوای گەورە کە باسی عەرابەکان دەکات قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ها بۆ ولما يدخل الإيمان في قلوبكم هێشتا ئیمان نەچۆتە ناو دڵەکانتان هێڕەقل برانی بەڕێزم ئاخری قسەیەکی زۆر عەجایب و زۆر مهم دەکات دەفەرمێتن أبو سفيان فإن كان ما تقوله حقا ئەوە محەڕەسەشی لە پاشەوە داناون کە نێڵم درۆیان بکات ئەوەی کە گوتت ئەگەر ڕاست بێ دەفەرمێسی
فسيملك موضع قدم هاتين عود شوين بيك من ليم داناون أو محمد عليه الصلاة والسلام إيرانش دقريتن دبيت خاون ودا صلاة دار إيرانش هر أون دلنا ودا فرمي وقد كنت أعلم أنه خارج ودشمزانيك أو محمد عليه الصلاة والسلام أو بيغمبرا نزيك بوتو كبيت خواي قور وحيبو بنيريتن بلام لم أكن أظن أنه منكم بس نم دزانيك لأيويا أويك بخيالي بشرية دانا دسو بخيالي إنسان كان دانا دسو أو بك خواي قور بيغمبر لنا وعربا كان داب نيريت لبرو عرب زور دوا كوتوبون لو بيش هاتني إسلام خاوني أتوانم بلهم يعني وكو كردي خومان ككردي خومان دابش بو بس الروم فارس كان دابش يشي سر بالروم كانوا بس زوري سر بفارس كانوا يعني بو مصالح خوان بكاريان دينان عربي بس تزمانش آوائي هاتي نم دزاني كلا ايوه تصور من ذكر كخواي قور آخر بيغمبر لنا وعربا كان داب نيريت أو زاد فرميتي دفرمي فلو أني أعلم أني أخلص إليه والله يقر بزانم بسلامتي دقم خزمتي ها خري كرنوكو ولا خانوكو كري تشيوي لهار هار ياندا وكرديانا الزر زر هر وقت أبو بناكش بروخينا بيقول بابي خم بقصي من كان مسلمان بن دا صلاة والله الدنيا وكامل دا وكو كري تشيوي لزر زر ياندا دەڵێ بزانم بە سەلامەتی دەگەمە خزمەت ئەو پێغەمبەرەی عەلەیهی السەڵات وەسەلام چێە ئەو قسە دەکا برایانی بەڕێزم بەرپرسی هەموو کەنیسەکانی شامە بەرپرسی هەموو مەسیحیەکانی شامە دەفەرمێتن لەتەجەشەمت لقاءه وەکو بڵێ زۆر بە گەرم و گوڕی یانەوەتە زۆر بە ینی کابرا زۆر تامەزرۆ بێتن کە بە خزمەتی بگەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەلەو كنت جا تەماشەکەن برایانی بەڕێزم ئەوە ئینسافە چکە ئەو گەورەی پێغەمبەر دەزانێ دەفەرمێ وەلەو كنت عنده لغسلت عن قدميه ئەگەر لە لای بامە کو دەڵێن لە بن پێوی دەستان بشۆمیانەوەتە ئەو ئاوەی کە لە پێویەوە دەخۆت دێتە خوارەوە وەکو تەبەڕوچێک چووکە هەر ئاوێک و هەر شتێکە لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات مبارەک و تەبەڕوک بوو برا عەزیزەکانی خۆم بەڕاستی ئێمە زۆر جار لەوانەیە زۆربەتان ئەو حەدیثەتان خوێن بێتەوە بەڵام وردبوونەوە و چوونە ناو بابەتەکان بابەتێکی دیکەیە ئەو جا گەورەی و عەزەمەتی ئەو دینت بۆ دەردەکەوێت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە مەجلیس نەبووە سەحابە لەوێ نەبوون ئاوا بەو شێوازە وەصف و باسی پێغەمبەر دەکرێت باسی گەورەی ئەو دینە دەکرێت خۆشەویستانی خۆم ئاخر قسەم ئەوەیە بۆ ئێوە بۆ خۆشم بەڕاستی گەورەترین نیعمەتی خوا تەبارەک وتەعالە کە بە ئێمەی داوە ئێمەی ئاشنا کردو بەو دینەی ئاشنا کردووی و ئەو دینەش زۆر جار پێم خۆشە ئەو قسەیە دووبارە بکەمەوە ئەوەی کە پەیوەست دەبێ بەو دینەی چەند ئیلتیزامت پێوە زیاتر بێ خەڵکی دەغەڵ و خەڵکی منافق و خەڵکی دووڕوو ناڕحەتترە بە تو چەند چالاکیت زیاتر بێ دوژمنت زیاتر دەبن ناحەزت زیاتر دەبن بەڵام یەک شت زۆر گرنگە بیزانین خوای گەورە تەبارەک وتەعالا بڕیاری داوە بۆ هەموو عەبدەکانی خۆی لە دنیا تووشی چ دەبن ئەتۆ شێچێکی لەو عەبدانە شێچێکم لەو عەبدانە کەواتە خۆشەویستانی خۆم ئینسانی ئیماندار بەڕاستی دەبێ بەردەوام بێ لە کار و چالاکیەکانی خۆی لە ئیش و نەشاتی خۆی وەکو گوتم بۆی کە کار ئاسانی بکاتن هەتا وەکو عیسا دێتەوە جارێکی دیکە عەلەیهی السەڵات وەسەلام بزانە بەیانی قیامەتە برایانی بەڕێزم بەیانی قیامەتە خوای گەورە زیندیت دەکاتەوە زیندیم دەکاتەوە لێت دەپرسی دەڵێ عەبدی من چت کرد بۆی کە دینی من عەزیز بیت خۆ توش بەرپرسیاری کاکە
لە دنیادا هەر مامۆستایانی ئاینی بەرپرسیار نین لە سەردەمی ئەو ڕۆماندا کە حیزبە ئیسلامیەکانن هەر ئەوان بەرپرسیار نین هەمومان بەرپرسیاری ئەتۆ لەوانەیە مەسەرەن بۆ نەتوانی خوتبە بدەیت بەس لەوانەیە پارەتە بی دەوڵەمەندی بەدزی کەسیش ئاگای لێ نەبێتن کاکە پرۆژەیەکی خێرخوازی پرۆژەیە کە خزمەت بە دینی خوای گەورە دەکاتن لێوێن دەرێ ئەو دەڵم خوایە وەڵی ئەو پارەی بە منەدا بوو لێوێن دەرێ سەرفم کرد نەخێری وایە کاکە پارەشی نییە ئەو ڕۆکە چاکترین و باشترین شت ئەو فەیسبووکە توانی کە لە چاکە بەکاری بێنی لە چاکە بەکاری بێنی دوو قسەی خێری تێدا بڵاوکەیتەوە پاڵپشتی خەڵکی چاک و باش بکەیت ئەوانەی کە بوونە مایەی نەکبەت بۆ ئەو میلەتەی خۆمان ڕسوایان کەی ئەوانەی کە قوت و ژین و ئازادیەکانی ئەو خەڵکیان دەست بەسەرداگرتۆ ڕسوا بکرێن کەواتە ئێشی چاک زۆرە کە ئینسان بیکاتن لە کۆتاییدا دەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو سیفەتە بەرزەکانی خۆتکەی بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی خوایە لەگەڵ پێغەمبەر و یار و یاران حەشرمان بکەی یا ڕەبی خوایە ئەو شەوەی قەدرت لێ قبول کردبین یا ڕەبی خوایە وە قەدرمان بێخی یا ڕەبی خوایە پلە و پەیامان بەرزکەیتەوە یا ڕەبی خوایە یەکێک بین لەوانەی کە لێیان خۆش بووی عەفوت کردوون یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی آخر قسەمان آخر کەلاممان آخر وتەمان لە دنیادا کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بێتن یا ڕەبی خوایە لە خۆمان و دایک و باوک و منداڵ و خزم و کەس و خێزان و خزم و کەسی هەموو لایەک خۆش بی یا ڕەبی خوایە عاقبەتمان خێرکە یا ڕەبی خوایە بە ئیمانداری بمان ژێنی بە ئیمانداری بمان مرێنی بە ئیمانداری زیندیمان بکەیتەوە یا ڕەبی خوایە عاقبەت خێرت کردبین و عاقبەت خێر بین یا رب العالمین یا ڕەبی خوایە لە لەوح المەحفوظ کە لای خۆت تۆمار کراوە یەکێک بین لە ئەوانەی کە ئەهلی بەهەشتین یا ڕەبی خوایە لە بەهەشتی پان و بەرین کۆمان کەیتەوە یا ڕەبی خوایە سەربەرزی دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە هەر مصیبەت و بەڵایە کە دێتە سەرمان دوور بێ لە دینمان یا رب العالمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته